مەرجنیە کە ئیتر ئەو ئافرەتە سەری ڕوود بۆ حیجاب نەبوو ئیتر من پشتی لێ بکەم نەخر بەعەکسەوە ئەویش خوشکی منە جلە کوردیەکانیشم ناسنامەی خۆمە ناسنامەی نەتەوەکەمە بینەکەم وای فێر کردوم کە محیبەت و خۆشەویستی بنوێنم بەرامبەر بە خوشک و براکانم و بۆی هاتووم بۆ ئێرە پاڵپشتیان لێ بکەم سەرەتا دواتر وەکو ئافرەتێکی کورد هاتووم لەم جێگەیە کە پاڵپشتی کۆمەڵە ئافرەتێک بکەم سەرەتا دواتر لە کۆمەڵە کوردێک کە خودی خۆم ناتوانم بچم پاڵپشتیان بکەم بچم بۆ بەرەی جەنگ یاخود بۆ جیهاد بەڵام دینەکەم وای فێر کردوم کە هەر مسلمانێک لە هەر جێگەیەک بێ یاخود هەر ئینسانێک پێویستی بە هەر کۆمەکی و هاوکاریەک بێ من بتوانم پاڵپشتی لێ بکەم مەرجنیە کە ئەو کەسە مسلمان بێت یاخود لەسەر هەر دینێکی تر بێت مەخوای گەورە وای فێر کردوم دینەکەم وای فێر کردوم کە محیبەت و خۆشەویستی بنوێنم بەرامبەر بە خوشک و براکانم و بۆی هاتووم بۆ ئێرە پاڵپشتیان لێ بکەم لێرە و لەوێ هەندێک قسە هەبوو کە باز دەواکرا کە جایز نییە پاڵپشتی کوردانی ڕۆژئاوا بکرێت بەری ئەوان مسلمان نین ئایا ئەمە لای تۆ چی ئەگەیەنێ؟ طبعا هەر کەسە و بیر و بۆچوونی خۆی هەر کەسە و عەقیدەی خۆی هەر کەسە و تێگەیشتنی خۆی من ئەوەنی کە تێگەیشتە بم ئەوەنی کە عەقیدەم هەبێت ئەوەیە کە خوای گەورە یەکڕێزی و ئاشتەوایی بۆ هەموو ئینسانیەتێکەوێ هەتاوەکو محیبەت و خۆشەویستی کەسێکی تر لە دڵتانە بێت چی دینەکەی خۆ بێت چی غەیری دینەکەی خۆ بە هیچ شێوەیەک یعنی سەر ناکەویت جا ئەو کەسانش کە بۆ نمونە ڕەخنەیان گرتووە کە ئەمە غەیری ئاینی ئیسلامن و ئەمە کۆمەڵێک کەسانن کە خوانەخوازگێرە شێوێنن ئەوانە بیر و باوەڕی خۆیانە بەڵام من وەکو مسلمانێک وەکو ئافرەتێکی نقاب وەکو ئافرەتێکی پێڕەوی دینی ئیسلام هاتووم پاڵپشتی خۆم بکەم و زۆریش پێم بە شانازیە و جێگەی سەربەرزیمە تۆ ئەمڕۆ جلی کوردی و لەبەرای وەزن جلی کوردی ئەمە جلی کوردی لای تۆ چییە؟ طبعا سەرەتا وتیشم من سەرەتا مسلمانم دوای ئەوە کوردم جلە کوردیەکانیشم ناسنامەی خۆمە ناسنامەی نەتەوەکەمە و جلێکی ژنیە کە غەیرە شەرع بێت سەرنجی بەرامبەر ڕابکێشم یاخود بە جۆرێک بێت کە چۆن بڵێ قسەم لەسەر بکرێت من وەکو کوردێک هاتووم بەم جلە پیرۆزە و لە هەمان کاتیشا شەریعەتم پێڕەو کردو و جێگەی سەربەرزیمە بڕینی کەزی کچە شەڕوانێک مەتاچێن کاریگەری لەسەر تۆ دروست کرد چۆن پاڵپشتی لە ژنانی ڕۆژئاواگەی طبعا ئێمەی ئافرەت لە دینی پیرۆزی ئیسلامە وامان بۆ هاتووە کە لەگەڵ هاوسەرمان لەگەڵ مەحرەممان لەگەڵ باوکو برامان بچین بۆ جیهاد طبعا ئەمەش یەکێک ئەبێ لە جیهاد چونکە من لەسەر وڵاتەکەی خۆم لەسەر کوردستانی خۆم بتوانم بچم بۆ جیهاد بەڵام بە هەچ هۆکارێک بێت کە نەمتوانیەوە بچم بۆ جیهاد من لێرەوە پێم ناخۆش بکە ئافرەتێک کە زەی بڕاوە ئەگەر ئەو هەر چۆنێک بێ لەسەر هەچ عەقیدەیەک بێ لەسەر هەچ بیر و باوەڕێک بێ بەڵام من دڵم شانەکە لێرەوە چونکە منیش بە هەمان شێوەی ئەو ئافرەتم منیش لەواچێ ڕۆژێک هەمان شتی ئەوم بەسەر بێت مەرجنیە کە ئیتر ئەو ئافرەتە سەری ڕوود بۆ حیجاب نەبوو ئیتر من پشتی لێ بکەم نەخر بەعەکسەوە ئەویش خوشکی منە